سڵاوتان لێبێ خۆشەویستان، تەوان کارەبانیە لە بەیانیەوە ئەگەر سوپە قەتعیش بووە دیارە تەلەفۆنەکەیە لاینەک فاسینگەکە شەحنیکیان نامێنێ. حەزەکەم ئەمڕۆ باسی بابەتێکم بەس کات خوا کەس پرسیار نەکا ئەگەر عەزیز نەبێ، چکە ئەمە پەیوەندی بە پرسیار و وەڵامەوە نییە. هەر پێم خۆشە بابەتێکی زۆر گرنگەیە کە باسی بکەم ئەمڕۆ بۆتان، ئەویش بابەتی بەهاسووکردنی تەیرە. یعنی یەک ڕۆشنبیریە یا سەقافەتێکەیە کە ئێمە لەناو بەخێوکەرانە ئێمە پێی باسی بەخێوکەرەکەین، وەکو بەخێوکەر قساکەین. ئێمە من پێم سەیرە بەهای تەیر چێ سوچی ئەکات، چۆن بەهای تەیر سووک ئەکرێت. یعنی ئەوەی ئێمە بەلامانەوە گرنگە لەم بابەتە ئەوەیە کە ئێمە بتوانین بڵین ڕۆشنایی بخێنە سەر بابەتێک کە زۆر گرنگە، ئەوی سوکردنی تەیرە. یعنی چۆن تەیر سووک ئەکرێت بەڕێزان. ئێمە کێشەیەکی زۆر گەورەمانەیە لە کوردستانە، لە سانەوەی ئەگە زیاتریش نەبێت بەخێوکەری باڵندە بەهای تەیر، یعنی بەهای تەیرەکە ئێمە بە مادیەن ناڵین، ئەوەنەی حساب بۆ بەهای تەیر مادیەن ئەکات، ئەوەنە حسابی ئەوەنە بەهای تەیرەکەی لا گرنگ نییە وەکو باڵندەیە وەکو بەخێوکەر. یعنی ئەوەی کە سەیرە ئێمە بەلامانەوە ئەوەیە کۆمەڵێک کەس هەیە زیاتر کە تەیر ئەکرێت بۆ سوود ئەیکڕێت. ئەمە شتێکی شەرعیە، ئێمە من ناتوانم هیچ گلەیە لەو شتە بکەم یاکو ڕقنەی لێ بگرم، چکە هەموو کەسێ سەربەستە ئارەزوی خۆیەتی تەیر ئەکرێت بە هەر چەندێک کۆی فرۆشێتەوە یابی لەوە کاتەوە سوودی لێ ببینێیاننا، ئەمە وەکو کەسێکی ئاسایی. بەڵام ئەگەر کەسێک خۆی بە بەخێوکەری باڵندە بزانێ، بەخۆی بڵێ بەخێوکەری باڵندە، ینی ئارەزوەکەی باڵندە بەخێوکردنە، یعنی من پێم سەیرە خۆی بەدەستی خۆی یە بەهای تەیرەکانی خۆی سووک ئەکات. یعنی من پێم سەیرە زۆرم پێ سەیرەکە ئەمە ڕۆژانەش ئەیبینین لە پەیج و گروپەکانە گەورەترین کێشە سوکردنی بەهای تەیرە. یعنی ئێمە بەلای منەوە گەورەترین جەریمە ئەوەیە کە بەخێوکەر خۆی بەهای تەیری خۆی سووک بکات. بۆ نمونە چۆن بەخێوکەریەت باڵندەیەگە کرێت ئەتا جووتێگە کرێت، مەسەرەن بڵین چەند جارێت بە ئێمە وای دانین جووتە تەیرەکڕێت بە 100,000 دینار. ئێ باشە تۆم جووتە تەیرە ئەیکڕیت، ئەبێ لە پێشە مشتێکا بزانی بۆچی ئەیکڕیت. تۆ ئەگەر مەبەستێ بەخێوکەریت، ئەگەر تۆ بەناوی خۆت ئەڵێی من بەخێوکەری باڵندەم و کە من شخصی خۆم وەکو بەخێوکەری باڵندە هەموو کاتێ فەخری پێوەکەم کە بەخێوکەری باڵندەم، ئەبێ بەهای تێرەکەی خۆم لا گران بێت. مەفروزە من تەیرێک کە حەزم لێی بێت، کە حەزم لێی بوو کە ئیکڕم، یعنی کە 100,000 پێ مانای ئەوەیە زەوقم لێتی، حەزم لێتی، ئارەزوم لێتی، من دڵم بەو تەیرە خۆشە، من هەوڵێم کاتێکی زۆر لەگەڵ ئەو تەیرا بەرمەسەر ئەو هاوڕێ ببێ ئەو باڵندەیە بێ بە هاوڕێم و من ببم بە هاوڕێ ئەو باڵندەیە. یعنی ئەبێ واتە لەو کاتەیە ئەبێت تۆ بەهای ئەو تەیرە بزانی. ئەوەی سەیرت کە لە لای من زۆرم پێ سەیرە پاش هەفتەیە دەڕۆژ مانگێک دوو مانگ تەیرەکانە باتەوە ماڵەوە ئینتاجی نابێت، ئەوەی نابێت. ئێمە باسی خۆراک ناکەین کە کامشت هەوڵی وایە ئەو یعنی کێشەکە لەوایە کابراچێتە پەیجێکی عەرەبیەوە یا پەیجێکی ئەوروپیەوە بەخێوکەرێک، یعنی یەک تاکە بەخێوکەر یا چەند بەخێوکەرێک کە شتێکی یا تەواو بەلایەن بەخێوکەرەوە مەشتێکی مویممە. ئەمە وانە بەخێوکەر ئەگە بەخێوکەر بێ خۆی داهێنەر بێت، ئەبێ خۆی ڕێگا دروست بکا بۆ بەخێوکردنی باڵندەکانی، ئەبێ خۆی بڕیار باچی ئەها بە باڵندەکانی. سۆران جەمالە هەچ کەسێکە بەخێوکەرێکە لە ئەڵمانیا، لە ئیتالیا، لە ئیسپانیا هەرچیەکەڵێ ئەو بۆ خۆی ئێڵێت. من ئەتوانم سوود لە شتەکانی ئەو وەربگرم، ئەتوانم بڵێن متابعە بکەم، ئەتوانم سەیریکەم، بەڵام من بەخێوکەرم من خۆم بەخێوکەرم. ئەی بە چۆن من نایی خۆم برم بەخێوکەرەگە بێت و من هەرچیەک بێت ئەوەی ئەوان باسیەکە من دووبارەیکەمەوە. ئێمە این تێرێکە کڕین، تێرەکە 100,000مان پیاوە. چۆن 100,000مان پیاوە کاکە؟ سۆران جەمالیەت بۆ لای فڵان کەس تێرێک بای 150,000 بە 100,000 لێ سەنگێنی. ئەگەر تۆ بیتە سەر ڕاستی بامەتەکە تۆ 150,000 پیاوە خۆشەویست، تۆ 150,000 داوە بۆ تێرە. بەڵام کە من بە حکمی سۆرانم و بەخێوکەرم و دەوانەیە بەرامبەرەکەم سابیەوەی کردێ ئیتر ناساویە، برادایەتیە، کەسایەتیە، هەرچی شتێکە بە 100,000 یا بە تۆ ئیتر ئەم 100,000 بێ هەموو کەسێ بیزانێ ئەڵێ کاکە من جووتێ تێرم کڕی بە 100,000. ئەمە جارێ تۆ بەبێ ئەوەی کە مەبەستە یا مەبەستە نییە بیزانیانەی زانی تۆ جارێ بەهای تێرەکەی خۆ 50,000 دابەزان
مەفروزە تۆ کە کابرا بە 150 یاوی دەتێت تۆم تەیرە بەلای خۆتەوە ینی حسابی ئەوە بکە بە 150,000 کڕیوتە ئەمە ئێمە وەکو بەها یعنی وەکو کڕینەکەی کە تۆ کڕیتە ئەو حسابی ئەوە ئاکە هەوڵی ئەوە ئەیا بکەمترین پارە وەری بگرێت یعنی کەمترین پارە لەوانەیە و بەخێوکەرە لەو کاتەیە ئەم بەهای ئەم تێرە 150,000 لەم کاتە پێویستی بە پارەیە ئیشێکی هەیە ئەم تەیرە بەخێوکردنە تەیرێکی پێڵین کەمالیات ئێمە کابرا سەیرەکات ئەڵێ من کێشەم نییە سێز و تەیرمەیە قیچەکە بعد دوانیان بفرۆشم بعد جوتێکیان فرۆشم کاگاوژین عەبدوڕەحمان چای ماچەکەم تاوە ئەن برادەر مە خۆشم ئەوێت من بە بەخێوکەری ئەزانم جووتێ تەیری ئێمێ کە خۆی بەهاکەی سەرچاخۆی بەهاکەی 150 من ئێمێ بە 100,000 من ئاڵم قیچێکە من بە 100,000 ئیشی من ئەڕوات بە 100,000 ئێمێ ئێ کاکاوژین تاوە من چای ماچەکەمەوە سوپاتە بەرچاوم ناوەکەی مەفروز نییە کاکاوژین وایدا نیە بڵێ من وەڵام من تەیرەکانی خۆم بە 100,000 کڕی مەفروزە ئەو بڵێ من بە 200,000 کڕیمە لەبەر ئەوەی ئەو بەخێوکەرە ناوێت تەیرەکەی بفرۆشێ بەڵام لەبەر چەند هۆکارێکە لەوانی بە بژێوی ژیانەوە بێ زیابێ لێ یا بە هەر شێوەیە بێ ئەو بۆ پارەیە بە تۆ تەیرەکە سوگەکەی بەوە تۆ لە باتی بەهای ئەو تەیرە بەرزیکەیتەوە لەبەرەوەی تەیرەکە بۆ تۆ بووی بە خاوەنی یەکەم دووەمینیش بەرامبەرەکە ڕێزی لێ ناوی خۆشی ویستوی سابی بۆ کردووی ناوی چی لێنی لی بنێ هەوڵی ئەوە ئێم بە چۆن چی بکەم بڵین ئەو تەریایەتی تۆ بەوە جارێ یەکەم جار هاتی تەیرەکە و سوو کرد بەڕای من ئەگەر بە 100,000 بداتێ تۆ کە خۆی سیارە ئەستەکەی 150,000 تۆ بڵێ بە 200,000 کڕیمە خۆمە مەسەلە ئەوە نییە خۆ تۆ نەو کڕیوە بۆ ئەی بیتۆشیتەوە بەڵام ئەو تەیرە لە لای تۆ جوان بووە بە دڵێ بۆ حەزر لی بووە زانیتە سەرچاوەکەی کوێیە حەزر لی بۆ بۆیە کڕیوتە 100,000کەش لەوانەیە بۆ کاگاوژین لەو کاتا زۆر بێت بەڵام دەبەرێ حەزیریەتی و ئارەزۆکە ئەی کڕێت بەڵام کێشەکەی من لەوایە ئێمە هەر یەکەم هەنگاو هەوڵی چیین ئەبێ هەموو سلێمانی بیزانێ هەموو دەور و پشمان بزانێت تۆ ئەم جووتە تەیرەکە بەهاکەی 150,000 تۆ بە 100,000 کڕیتە ئەمە هەر لە ڕێوە هەم زەرەرێ بە خۆگەیان هەم زەرەرێ بۆ بەخێوکەرە گەیان کە لێو کڕیوە هەم زەرەریش بە تەیرەکە خۆی گەیان لە بەهاکەی کردوکەلاوە وای لای ئێمە کێشەکە لەوە خەڵک گەورەترین کێشە لە کوردستانە من ڕێزمەیە هەتا ئەم دەقێش بەهای تێر بە نرخەکەی دیاری ئەکرێت بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە بەهای تێر بە نرخ دیاری ناکرێت خۆشەویستان بەهای باڵندە بەوە دیاریەکرێت چۆن خزمەت کراوە چۆن ئیتیمامی پێراوە چۆن تا چ ڕادێت تۆ خۆت خۆش ئەوێت تا چ ڕادێ مەبەستەکە ئەو تێرەوە بێت ئەمە بەهای تێرەکە دائەنێت نەک بەهای تێر بەوە بێ من دابنیشم بە 100,000 بیکڕم بە 100,000 کڕاوە ئەم تێرە بەس خۆی بای 150 کڕاوە بە 100,000 ماوەیەک لەلایە بێ مانگێکە 2 مانگە 3 مانگە ئەم تێرە لە ماڵێکەوە چێ بۆ ماڵێکی کە لە ڕێگەی بەخێوکردنێکەوە چێ بۆ ڕێگەی بەخێوکردنیی کە لە سەرما و گەرماوە چێتە سەرما و گەرمایەکی کە لە خۆراکێکەوە ئەچێتە سوەری ئەم تێرە بمانێ و نەمانەوێت گۆڕانکاری بەسەرایەت ئیتر کەوتۆتە سەر بەخێوکەرەکە زۆر جار بەخێوکەرەکە بەرەو باشتریە بات زۆر جار بەخێوکەرەکە لەوانەیە بەرەو خراپتری بە یاوەکو خۆی ڕای ئەگرێت بەڵام بمانێت و نەمانێت لە هەموو حاڵەتێکە گۆڕانکاری بەسەر و تەیرە ڕوئەیە گۆڕانکاری بە بەشی ناوەوەی جەستەی ئەو تەیرە ڕویا بە ئەندامەکانی ناوەوەی ئەیە کە پێ ئەوترێن بڵێ فسیۆلۆجی ینی ناوەوە گۆڕانکاری بەسەر باری دەرونی ئەو تەیرەیەت گۆڕانکاری بەسەر بڵین هەموو شتێکایەت کە ئەم تەیرە لە شوێنێکەوە برێ بۆ شوێنێکی کە ئەبێم بەخێوکەرە بەلایانی کەمەوە بەلایانی کەمەوە 3-4 مانگدانێ بەلایانی کەمەوە بۆی ئیسفادەی لێ بکە جارێ ئەو نی هێناوە لێەوە جووتەکەی هێناوەیە بەلای مناڵی کاک سۆرانەمەکەی هێلکاگاتەوە ئێڵم کاکە جار ئەمانە تازە هێلکیان کراوەکانە ئەڵێ وەڵام لای بەخێوکەرەکەی لە ژێرابودەری هێناوە و قسە دێشێت تێریکەوە یاخود بەخێوکەرەکە خۆی پێی وتووە ئەمە توولەکەیت بەرم نەڵێ ئەڵێکەی حازرە بێت ئێمە بەمە ئەم تەیرە وەکو گۆڕانکارێکی بەسەرایەت پێویستی بەوە هەیە ئەو بەخێوکەرە کووتمان چاوەڕێکە سەبری هەبێ تەحملی هەبێت چێژی لێ ببینێت مانگە 2 مانگ تەیرەکەی لەلا بێت ئەو تێرە بە تەکیدی لەوانەیە هیچ ئیسفادەیەکی لێ نەکرێت لەو ماوەیە ئێمە کێشەکەمان لەوایە کابرا 100,000 پیاوە خۆی بەهاکەی بڵین نرخەکەی 150,000 ئەو لەو بەڕێزەی کڕیوەتەوە بڵین بە 100,000 یەکسەر کە ئەمێنێتەوە بازار ئەم بەلایە مویمە ئەمڕۆکەی نایە بازارە بێت بفرۆشتێ ئیلاقەی ئەوەی نییە کاکە جانسۆم پیاوە ئەم بە 50,000 ئەم بە 60,000 ئەمە تۆ بەمە بەهای ئەم تەیرە و سووک و ڕسوا کرد ئەمە کێشەیەکە لە کێشەکان کام وایە کە باش گوێی لێ بگیرێ کە بەڕاستی ئێمە هەوڵ بین باڵندەکانمان خۆش بووە
ئێمە هەوڵیەوە بێ کاکە گیان سامانە لە کوردستانە دوێنێ شۆلەکە چەند برادێکا باسیەوەمان کرد ماوەیەک دار و بەردی ناو بازاڕی سلێمانی پڕ بوو لە سامانە فرۆشرایەوە تاکی بە 5,000 و بە 10,000 کە ئێمە قەت هەتام دەقێش لە زدی ئەوە بووین کە تیر شێوی بکژیرێ و بفرۆشرێتەوە ئەیرا بە 5,000 10,000 15,000 لەپڕ کەس نەیزانی لەپڕ کەس نەیزانی نرخەکەی بوو بە چەند بە 1,000 دینار ئێستا وای لە هاتووە کەس ناگرێت لەبەرەوەی چی لەبەرەوەی خەڵک نایکڕێت ئەمە کێشەکەی ینی کەس ناتوانانی ئێمە ڕێزمانێت تەمەەن چەند بەخێوکەرێکەیە لەوانەیە ئێمە بەگشتی باسیەکەی نەک بە شێوەیەکی تایبەتی بەڵام بووکە سووران ئیبادە کرد لە وڵاتە ئەنفالیان کردن هیچیان نێش دەبەرەوەی ئەڕوا بۆ جنوب و کۆمەڵی خەڵک ئەیکڕێتەوە یا ئەڕوا بۆ ئێران من نازانم بۆ کوێی کە ئەڕوا بەڵام لە هەموو لایەکەوە ئێمە کێشەیەمە لەوایە کۆمەڵێک کەس یعنی بەڕاستی یعنی معقول لە بووکە سوورێ بڕێ بە 2,000 بە 3,000 دینار یعنی کێشەکە لەوایە لەگەڵ ئەوەی کە لێپرسینەوە نیە لەم وڵاتە کەسانێک نیە دڵسۆز بن لەم وڵاتە بۆ سامانی سروشتی ئێمە خۆشمان بەلای بەخێوکەرەوە هەموو ڕۆژێکە چینە ژێ هەموو ڕۆژێکی جومعە لە ژێ پردەکەی وەستاوە تێری شێوی بێ و بووکە سوورە بێ و بیکڕێ ئەچێ لە ژێ پردەکە تێرەکڕێت کابرا تێری پێ زروفی تەواو نییە پارەی پێویستە نەوتی نییە نان نییە بۆ مناڵەکانی بیکڕێ شیری نییە مەجبور شوێن نییە بیبا بیفرۆشێ هیچ شوێنێکی نازانێت چێتە ژێ پردەکە تێرێک لەوانەیە 100,000 پێبا ئەمێت بە 25,000 لێکڕێتەوە دوایی یە فەخر بەوە کاڵە کاکە وڵا ئەم تێرە بای 100,000 بۆ بە 25,000 کڕیم باشە ینی من ڕێزمەیە بۆ هەموو لایەک باشە کە تۆ ئەزانی بەهای ئەو تێرە 100,000 کاکە تۆ سەی پێمێ 75 پێبا خۆ خۆش لە ماڵەوە تاکە ئەوەی ئەو سوبووی تۆ سوکە بێت ئەوەی ئەو کە تۆ لێو کڕی بە 25 خەڵکیش بەوەی تۆڵێ بە 20 نایفرۆشیت هەچ شتێک بە سوچی یا بە بارزانی کڕی و ئەبێ بارزانیش بیفرۆشیتەوە ئەبێ بە سوچی بیفرۆشیتەوە یعنی کێشەکەی ئێمە لەوایە لە ساڵ 95 بەخێوکەران لە کوردستان بەگشتی لین ئێمە من خۆم کە لە شاری سلێمانی بە چاوی خۆمەی بینم هەولێرە زاخۆیە کەرکووکە هەر شوێنێکی کەیە یعنی کێشەکەی ئێمە لەوایە ئێمە خۆمان بەهای تێرەکان بەدەستی خۆمان سوگەکەین دوایی ژین باسیەوەکەین وڵای ئێمە بەخێوکەرین وڵا ئێمە ئەبێوا تیر بەخێوکەیت و واجووتیکەیت و واجوودیە ئێکاکە تۆ خۆت باکبرایم تاوێ ئێمە کێشەکەمان لەوایە ئێمە خۆمان بەدەستی خۆمان هەمومان ینی بێ جیاوازی بەخۆشمەوە ئێمە این تێرەکان بەدەستی خۆمان سوک ئەەکەین کابرا تێرێک لە منە کڕێ بە 100,000 دینار من حەزەکەم یەکشت باسکەم یەک لە من یەکڕێ بە 100,000 دینار ئەی بات هەفتەیە لایە بێ ئەحمە و مەحموو قایر و خولا پێڵە کاکە جان ئەم تەیرە وایە لەبەر چاوی ئەخەن چکە کابرا خۆی تەماعی پارێکی هەیە هیوایەت نییە شتەکەی ئارەزوو نییە فەڵک ڕاکات ڕۆژی جومعەی با بۆ ژێ پردەکە لە ژێ پردەکە تا سەعات 11 هەموو دنیای بینیە سوک و ڕسوایەکەن دوایێنێتەوە بۆ نەڵەڵە کاکتۆنە من حەزم لەم تەیرە نییە باشە بۆ ڕاستەوە خۆ نەدێنایە بۆ لە ئەم حاڵەتەمان هەیە چەند جار ڕوویاوە کاکە تۆ تێرێکە بردووە هەفتەیەکە بردووتە هەتا لێو سەنگم دەکەسی کردووە بە گژمە باشە بۆچی خۆت سوک و ڕسوایەکەی ئەیبەی کە 100,000 پیا و 10,015 و 20 نییە دواییتەوە بەلای منەڵێ وڵای کاکە جان حەزم لە تێرەکە نییە یعنی کێشەی ئێمە کاتان لەکەین یعنی یا خۆ بە بەخێوکەر بزانە من دوکانارم خەڵک بەم نەڵێ سۆران دوکانارە و تاجیرە باشە خۆ تۆ دوکانار نیت خۆ تۆ تاجیر نیت تۆ هەوڵی بکە خۆ بە بەخێوکەرە زانی و تۆ خۆت بە بەخێوکەرە زانی بەڕاستی بەهای تێی سوگ مەکە یعنی کە تۆ ئەگەر تۆ ڕاستەکەی چەند کەسێک چەند گەنجێک کۆ ببنەوە ڕۆژی جومعە بچنە ژێ پردەکە ئەو کەسانی کە زروفێکی بە سەریانە ئەو کەسانی کە ئەم بارودۆخەی کوردستان ئیجباریانەکە خۆشەویستین تێرکە لە ماڵەکەی هاتی بیباتە ئەوێ بیفرۆشێ هەوڵ بەن چەند کەسێک قەیچێکە با تێرکردنەوە لەلای خۆیانەکە توانانێ بیڵنەوە بۆ بەهای تیر سوکەکەی خۆ یعنی کابرات کۆکتێلێکی ماڵی بای 50,000 ئێمە بڵین بای 70,000 ئێمە بڵین کابرا لەوانەیە بای 20,000 بە سریراکی وە کڕی بێ خۆشی 50,000شی پێیا بێ بای 200,000ش پێوی هیلاک بۆ تا بەخێوی کردوگانێتی ئەوەی کە بێت دەسەر دەست و ماڵی بێت هاتە ژێ پردەکە ئەی باتە هەشت شوێنیشی کە ئێمە حەز ناکەم باسی هەنێ شوێن بکەین بۆی هەم دیسانگلەیمان لێ نەکەنەوە بڵێن ئەم کابرایە مەبەستی شوێنیکەیە ئەیەنێتە شوێنێک کاکە بە 30,000 نابێ بە 40,000 نابێت دوای ئەوە کە بە 30,000 و 40,000ەکەی کڕێت یەک فەخر بەوە کاڵی کاکە منم کۆکتێلم کڕیوە بە 30,000 بە 40,000 لە فەیسبوک دایانێ سیارەکەی لە بە 100,000 کاکە بۆ تۆ ینی تۆ کابرایەکی پارە و پێەیە پارە و پێ تیر ئەکڕی
ئەوەی کە ئیفرۆشێ لەوانەیە کابرا مناڵەکەی پێویستی بە خواردن نەبێ، پێویستی بە شیرە بێ، پێویستی بە دەرمانەوێ، ژێوی ژیانی هەبێ، نەوتی نەبێ، کێشەی هەبێت. یعنی بۆ ئێمە هەوڵ بین خۆمان کە لە هەموو لایەکەوە استیقلال کراوین و ئەم هەموو زەختەمان لەسەرە و ئەم هەموو زروپەی کە پیا ڕۆین لە کوردستانە ئێمە خۆمان بە بەخێوکەر بزانین لەگەڵی شافەخر بەوە بکەین کە دابنیشین بەخێوکەرێک یا کەسێک کە تیری چیە لە بازاری تر ئەگە خۆشی کابرا با بڵین تااقەتی لێچووە بفرۆشە بۆ ئێمە سوچی بکەین کاکە بەهاکەی 50,000 من 35 پێم چلی پێم زۆر ئاساییەکەی چەگەگە تۆ بۆی سادەژەی کڕی با 10,000 سفادە بکەی خۆ تۆ 5,000 لە جیرفانتایە بەس کابرای کە لەوانەیە فلس لە جیرفانیان نەبێ کابرا پێ ئەی بەبچێ سوال کات بەڵام شتێک لە زیایەکە لە ماڵەوە کڕیوێتی کەمالیاتە ئەمڕۆی لە من ئەمە کەمالیاتە بەڕێز یعنی بتێتونێتێ بەخێوکردنی باڵندەکە لە ماڵاوێ کەمالیاتە ئەوڵێ من ئەچمەی فرۆشم یعنی بۆ ئێمە هەوڵ بین بەهای تێری سوود بکەین یعنی بۆ ئێمە وای دانین تۆ یعنی سەیری کە کابرا 50 تەیری هەیە تەیرەکانی با بڵین یەکی بای 50,000 سۆران جەمالە چێ بۆ لای سۆران جەمالە چێ بۆ لای حەزی دە تەیرێکیانە دەریێنی ئەڵێ کاک سۆرانگیان تۆ من لە وەکو ڕێزێک بۆ تۆ وەکو خۆشەویستیەک بۆ تۆ منە یەم 50,000 کاکە بۆ تۆ بە 30,000 بۆ تۆ بە 40,000 من کە لە ماڵەکەی هاتمە دەرەوە لە باتیەوەی بە کابرا بڵێ وڵایی من تەیرێکم مەڵ ژار لە تەیرە جوانەکانی و 80,000 لێ سەنگوم 75 لێ سەنگ یەکسەری باسی ئەوواکەم وڵا کاکە جا من لێم کڕی بە 30,000 تۆ قوڕەکەی بەسەر و داماوە یعنی ئەو داماوە وای لەکەی تۆ هەچ کەسێت چووە لای کە پێی و بە 35 ئەی بۆ یاوتە بە خەڵک بە 30,000 یعنی کێشەی ئێمە لەوایە خۆشەویستان تکام لە هەموو لایەکە تەیری سووک مەکەن لە ڕێگەی فەیسبوک کۆمە چۆ لە بازار بیکڕی بە 30,000 لە کابرایەکە پێویستی پێێتی و بیتەوە لە فەیسبوک بیفرۆشیتەوە بە 80,000 کە هەمومانەی بینین و من بە چای خۆشم بینیومە کە هیچێک تەیرێگەیەنێ تەیرەکەی بای 50,000 تۆ چلی بەرێ یعنی زروفەکە هی ئەوە نیەمەوە ئێمە خواخوامانە یەک نەفەر زیاب کا بەوەی کە تەیر بەخێو کات ئێمە خواخوامانە ئەم ئارەزۆ لە کوردستانە پەرە بسەنێ ڕۆشنبیری خەڵک بەرز ببێتەوە با ئێمە هەوڵ بین ئیستیقلالی خەڵک نەکەین ئێستا لەوانەیە برادەرێ لەوانە بڵێ کاکە ئەی تۆ بۆ واناکەی کاکە من ناتوانم من کابرایەکی ئیستیقلالی و من بە تاقی تەنیا هیچم پێ ناکرێت خۆشەویستان من تاکەش کەسێکم هیچم پێ ناکرێت لەبەروی منیش ناتوانم ئەنگ دانەیە دوان 20 40 50 بەڵام ئێمە هەمومان ئەگەر بەیەکەوەگە کۆمەڵێک گەنج و کۆمەڵی کەسی خوێنگەرم و بەڕاستیم ئارەزویان خۆش بێ ئەتوانن زۆر شت بکەین ئەتوانن زۆر کار بکەین ئێمە بە تەنیا هیچمان پێ ناکرێت بە تەنیا زۆر قورسە لەبەر ئەوە ئێمە بە خەڵک ئەڵین کابرایانی کێشەکەی لەوایە کە هێتە لای منەڵم کاکە ژیان بێنە تێرەکە و دانێ لە دوکان بەبێ بەرامبەر هیچ شتێکمان نایە کاکە 5,000مان بەرێ بەو سیاری خۆتە دەوێ بیفرۆشە یا هەریچمان نایە بەس کێشەی کابرا ئەو کەسە لەوایە یاوە تا کابرا پارەکەی بەلاوە گرنگ نییە لە کاکە جانسڵم پیاوە بە 50 ئەگەرەتەوێڵی بگرە یا بە چڵی گرە یاخود کابرا لەو کاتا پێویستی بە پارەکەیتی مەجبور بارسەنێ بێی فرۆشێت یعنی ئێمە برادەرمانەیە بەڕێزان برادەرمانەیە تەیری هەبووە $250 $200 یان راوەتێ نەیفرۆشتێتی حەزم لێتی بەڵام کێشەکە لەوایە ئەمڕۆ کە پێویست نەوتی نییە لە ماڵەوە هەنێ پێویستی ماڵی نییە یەت ئەیفرۆشێ یعنی پارێکی ینی ڕاقیمەتی ئەوە نییە لەبەرەوەی سوور ئەزانێ ئەمە بۆیە ئەیفرۆشێت لەبەرەوەی پێویستی بە پارەکەیەتی ئەمە کێشەی ئێمەیە کەواتە ئێمە با لەمڕۆوە یعنی ئێمە زۆر لای من ئاشکرایە بەڕێزان لای من زۆر دەمێکات ئاشکرایە کێ بەخێوکەرە کێ بەخێوکەر نییە یاخود ئەمڕۆ لە کوردستان یاسەمین ئێمە بە دوکانەمان بوو ئەگەر لەمانەکە دانێکمان فرۆشتایە لە پڕ یاسەمین نەما هەر لە خۆیەوە عەرەبەکان سەریان تێکرد لە سلێمانیا جوتی یاسەمین $200 ئەکرد هەر مانگە مانگونیە لەمەوە پێش ئەوە نەم نەزانی ئێستا تۆ زەنم پێشەکە برادێکا قسەم کردووە لە کاکە وەڵام من جوتیم کڕیوە بە 40,000 باشە من تێ ناگەم یعنی بەهای تیر بووە لای ئێمە ئەوەنە لە پڕ بەرزە بێتەوە لە پڕدا ئابەزیێت و چێ بڕیاری ئەمایە چێ ئەم نرخانەدانێ چێ وای لەکانی ئەوەی کە بە 200,000 کڕیوێتی ماوینە لەو پێش معقول لەمڕۆ بیفرۆشێتەوە بە 50,000 کێشەیەکی کەشەیە کە ئەمەش هەر بەخێو من ڕێزمەیە تەوان ئەوەی پێی خۆشە با پێی خۆشەوەی پێی ناخۆشی خەمە سەرسەرم ئەمە ڕاستیەکە کاڵێن بە 200,000 یاسمین هەر هەمووی 50 تەلەفۆنە بووە 50 کەسێت کاکە یاسەمینمانەوە سعر مشکلە نیە سعر مشکلە نییە وای لێت و کە شتەکە زۆرە بێ لە بازاڕاو خەڵک ئەی بێت لە خۆی نازانی هەرمووی تەلەف ئەرێ کاکە جانتوتی یاسەمین مەیە 200 پیاوە بە 50 ناتەوێت ئێخە بووە ینی بۆ ئێمە بۆ ئاوا بەم شێوەیە کاکە ئەگە تۆ بەخێوکەری بەهای تێری خۆ بزانە ئەگە بەخێوکەری ژنیت زۆر ئاساییە ینی ئەمە شتێکی و کوتمان تەبیعیە زۆر ئاساییە
تۆ حڕیت کەس نە تۆ سەربەستیت بەڵام نای خۆ منێ بەخێو کرد یعنی وەکو بەخێو کرد یعنی هاجرمۆ نازام هاجرمۆ تیرێکە کەس نازانێت من تا ئێستا من عەقڵم نایبڕێ لەبەرەوەی تیرێکی قیاسی محتەریف نییە لە جیهانە یعنی بۆ وای دەبێت لەبەرەوەی عەرەب هاجرمۆ ڕاگریتر ئێمەشە بێ ڕایگرین لەبەرەوەی بەقات جوتی گەیشتە 600 دلار لە سلێمانیا هەرەمووی ڕاکا بشەن هاجرمەوە تێر حوبی ئینگلیزیەنی لە دوکانەکە دایانەی بە مانگەکەوێ لەوێ ئەسپی و گەنگنیاتیا کەسی ناپرسێتەوە پارێککەم لەپڕەوە نازانی مەجموعەیەک کە لە بەقاڵن کاکە کۆمەڵێ بەخێوکرد بە شوێن جووتێکی فرۆشتۆ بە 300 دلار هەمووی تب ڕاکا بڕۆ ڕاکە بە شوێن ئینگلیزیا ڕاکە بە شوێن ئەوە یعنی ئێمە با بەهای تێری خۆمان بزانین بەخێوکەران خەڵک بە من ئەڵێ سۆران ینی تەیری لەدەست نابێتەوە من تەیری خۆمە هەیە لە ماڵەکەی خۆمە ئەڵلقەی 2012 ئەڵمانیای لە قاچایە تەیرم هەیە 2013 ئەڵمانیای لە قاچایە تەیرم هەیە 2014 و 15 و 16 کوردستانی لە قاچایە بە هەموو پارەی دنیا نایفرۆشمەوە لە بازار بە 10,000 بێ من بە 1000 دلار نایفرۆشم ئەمە تەیری خۆمە من چێش دەو تەیرە ئەبینم من حەزم دەیەتی دوایە من بە ئاسانی نەگەیشتومەتە ئەوە ئەمە تەیرێکە من هەوڵم لەگەڵیایەوە هیلاک بووم لەگەڵیا هەر ئاوا بە ئاسانی نایکەوتێنم با بمرێرە لام کە مردەمە دەسەڵاتی کەسی تیانە بەڵام بە پارە قیمەتی لای من ئەمەنە زۆرە بە پارە نایفرۆشم لەبەر ئەوە ئەمە هەر بۆ ئێوەشم باس کرد بۆی زۆر کەسەیەوە بزانێت من لە ماڵەوە چێ حەزی کرد بێت زێبرا ئەڵقم لەلایە 2012 13 14 15 16 حەبە هەمووی بێچووی خۆ من ئەڵقەی خۆمیان لە قاشا هەیە تکاتان لی یەکەم کە وتیان فڵان شت لە بازارڕە هەرزان بووە ئەوە بووە ڕامەکە نیوەی تێرەکانە فرۆشیە هەمووی تێرەکانە بە پارەیەکی بەلاش بە ڕوبع قیمەتی ئەو پارەیە ئەگەر کەمتر نەبێ بیفرۆشیتەوە هەم زەرەر لە خۆتەی هەم زەرەر لەو بەخێوکەرانەی کە بە جددی هەوڵێن تەتەورکەن بەڕێزان یعنی بەخێوکەر هەیە ئەوێت تەتەور کات زێبرای هەیە کەناری هەیە یاسەمینی هەیە ئەنواع باڵی کۆکتێلی هەیە غەندوری هەیە یعنی ئەم هاتۆ کۆمەڵێکی باشی کۆ کردوێتەوە خەتێک گەشتوتە خەتێک بەم چەند ساڵێک تا گەشتوتەوەی ئینتاجی خۆی هەبێت یعنی بۆ وایلیەکەی بە حکمی کاکە پارە ناکات کاکە ینی ئەم شتانە زۆر سوێرم پێسێرەی کاشم لەو کۆمەڵە گەنجە هەیە کە بە جددی لە کوردستانیانە مەبەستیان تەتەورکردنە بەرەو پێشچوونی ئەم ئارەزوەیە سەیری نرخی بازار نەکرێت نرخی باڵندە بەهاکەی لای بەخێوکەر خۆیەتی هەچ کەسێکەر چێگەڵێ بۆ خۆی ئەیڵێت ڕاستەکەی کە ئێمە تێرمان لێ زیاب و مەجبورین بیفرۆشین ئەم زروفەیە کەوال لێکات ئێمە دەسەڵاتی ئێمەیتیانە کەوال لێکا کۆمەڵێک کەس تیجارەتی پێوەکەن کۆمەڵێک کەس لەکوێ کڕێتەوە بە 25,000 ئەچێ لەم ناو لای فرۆشێتەوە بە 100,000 بە نرخی خۆی من تێناگەم لەمە بۆچی تەیرێک لای من 250 دلار کا لای برادێکی کە 25,000 نەکات ئەمە هەمووی هۆکارەکەی وێ چەند کەسێ بە ئارەزوی خۆیان هەوڵیان ناوە سەیتەرە بکەن بەسەر بازارڕە بە ئارەزوی خۆیان نرخی تەیر دابەزێنن نرخی تەیر بەرزکەنەوە ئەمە هەتاوەکو ئێمە ئەو بوارە بین بە کۆمەڵە خەڵکێک یعنی خۆزگە بە خۆزگایەتی خوا هەم پەیز و گروپەکان هەوڵی ئەویان بە بیان و تا کاکە گیان کۆکتێلی زەرد ئەگەر چاوی ڕەش بێ نرخەکەی لە 50 بۆ بڵین لە 45 بۆ 55 کەمتر بێت ئێمە ڕێگە ناین خەڵک بیفرۆشێ کۆکتێلی زەردی چاوسور کە پێڵن نرخەکەی لە 55ەوە بۆ 75 کەمتر بێت نایاڵین بیفرۆشێ کەناری ینی ئێمە کاتێوا تۆ نرخ دانین کاک بەڕێزان لە هەموو ئەوروپا نرخ جێگیرە نرخ قەت ئەو هەڵبەست و دابەزە ناکا بەو شێوەی کە لە لای خۆمان ڕوئەیە نرخی باڵندە و بەهای باڵندە هەمیشە لەوێ بە نرخە ئەوە نییە کەناریەکی کشمیشی بای 500,000 بێ و کەناریەکی خەنەی یا ژەنگار یا نارنجی بای 25-50,000 بێ ئەمە شتیوان نییە لەوێ بە خێوکەرێک جووتێک کەناری با بە ملیۆنێک بە خێوکەرێکی کات جووتێ با بە 50,000 یا بە 100,000 ئێمە ئەگەر گروپمان داناوە ئەگەر پەیجمان داناوە بۆی خزمەتی بە خێوکەران بکەین ئەبێ کۆمەڵێ شت هەیە کۆمەڵێ گەنج دابنیشن بەیەکەوە بڕیاری دەسەر بن با ئێمە تیر سوگ نەکەین با ئێمە تیر یەکتی سوگ نەکەین ئەگەر پارە و پێ و حەزل لەوەیە تێری ڕاگری دەسبینێ بە ڕوبع قیمەتیش بیفرۆشیتەوە قەیچێکە تۆ ئارەزوی خۆتە بەڵام کە تۆ نرخی تیرێک داهانەی 100,000 پیاوەڵی بە 25,000 هەمووی ئیترەوەکە بە قاعدە ئەڵێ کاکە تێرێکی بۆ نمونە کۆکتێلێکی سپیان فرۆش بە 50,000 ئەمە کێشەیە ئەبێت
ئەگەر ئێمە هەچ کەسێک خۆی بە بەخێوکەرە زانێ هەچ کەسێ ئەوێ خزمەت کات هەچ کەسێک ئەوێت ئەم ئارەزۆ لە کوردستان کە بەڕاستی بەرەو پێشەوە بەرێ ئەبێ ئێمە بەهای باڵندەکان بە بەرز ڕابگرین هەمووی بەبێ جیاوازی هەمووی نەک ئەمڕۆ ئەوە و سبینێ ئەوە یعنی بۆچی ئەگەر کۆکتێرێکی سپی بای 100,000 بێت لە پڕ زەرامێ بێت 300,000 دانێت یعنی ئێمە بێ پرسیارکەین با پرسیارکەین بۆچی ئەگەر شتێکی تا هەیە ئەم تەیرە نرخەکەی سێقاتی ئەوە بێت ئەمە شتێکە قابلی قسەکردنە بەڵام ئەمەی کە قابلی قسەکردن نیە خۆی باکەی 100,000 بێ من بە 25,000 بیفرۆشم یعنی تۆ لەوە ئەکەی کۆمەڵێ بەخێوکەر کە زۆر بەجددی ئەیانێتە تەورکەن و بەرەو پێشەوە بچن وان لێکەی تۆ ئەویش پێویستی بۆیە تێری خۆی بفرۆشێت ئەویش پێویستی بەهۆیە کە ئەو تێرانی لێی زیایە بیفرۆشێت یعنی وای لێەکەی کە هەبرا تااقەتی نامێنێ زەوقی لێ نامێنێت لەبەر ئەوە تکاتان لێ ئەەکەین بەهای تیر سوگ مەکەن تکاتان لێەکەین کاتێک کە کەسێک تێرێکتان هاتێ بە نرخێک گوک و ڕێزێک و خۆشەویستێک بۆ تۆ یاکە بەلای خۆمان پێڵن خاترێ ئەگرێ لە باتیوی تۆ زیاتر بڵێ بەوە نەکڕی و مەسبینە سەرەکەی دەکەس پێێتە لێ کاکە تۆ بەوە نا یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە هەوڵ بن هەوڵ ئەین هەمومان مەفروض هەمومان پێکەوە هەر هەمومان هەوڵی ئەوە بین بە تایبەتی خاوەن پەیج و گروپەکان تکامان لێیانە لەخوا بە زیابێ کۆمەڵێ پێی جێگەیشتۆتە ژمارەیەکی زیاپیویستی بەوە نییە تۆ خەڵک بێتە ناویانێتەوە کۆمەڵێ یاسادانێن بۆ نرخ کە هەچ کەسە و کەیفی خۆیەتی بۆیە ئەوانی جدین بێن لەو شوێنانە کڕین و فرۆشتن بکەن تکاتان لێەکەین ئەو کەسانی کە دەستی خەڵک ئەبڕن ئەو کەسانی کە فڕوفێڵەکەن باسی بکەن یعنی ئەمە بۆ چییە ئەمە هەمووی لە خزمەتی بەخێوکردن و لە خزمەتی بەخێوکەرانە لە خزمەتی باڵندەکانمانایە تکاتان لێەکەین و مەمنونتانە بین و چاوتان ماچەکەین بەهای باڵندە سوگ مەکەن تکاتان لێەکەین بەهای باڵندە سوگ مەکەن من بەش بە حاڵی خۆم باڵندەم نییە بیفرۆشم تاو کۆم بەهانایە بێنمەوە یاخۆ بێمەم قسانە بکەم بەس من پێم ناخۆشە بەخێوکەرێک کە تەیرێک لەوانەیە 50 جارەی پاڕابنەوە نەیفرۆشتێ بە پارەیەکی زۆر ئەمڕۆ لەبەرەوەی نەوتی نییە ئەمڕۆ لەبەرەوەی بژێوی ژیانی پێویستی پێێتی یەک بیفرۆشێت تۆ ڕوبع قیمەتی بێ ئیستیغلالی ئەوە بکەیت لەبەرەوە و ئەو کەسەش تەمان بە هەمان شێوەژەیە ئەو کەسەی کە پاری پێ و بەجارێ 100 جوتیەیە 50 جوتیە کە ئەڵێ نایفرۆشم خەڵکی وایە تێرەکەی بای 100,500 هاتی ئەڵێ بەس جوتێکم بەرێ یعنی ئەمە شتێکی زۆر متەناقزە ئەمە هەمووی سوکردنی تێرە و چاوی هەمووتان ماچەکەم داوای لێبوردنی شەکەم مەگەرەچکەم و کوڕێگەم و بێهە شتێکە بێت ئێمەوەی دەتوانامانە هەبێ هەمومان پێکەوە بەڵکو هەوڵی ئەوە بین ئەم شتانە نەمێنێت تەیرسی ئێمە هەوڵ بین تێرمان خۆش بێ بەڕاستی ئەگەر بەخێوکەریت و ئەگەر باڵندە و بەڕاستی خۆشەوێت ئەمە شتێکی ئەرکێشی نیشتیمانی و ئەرکێشی ئەخلاقی و ئەدەبی و کە لەسەر توەیە کە هەوڵ بین ئێمە بەهای تیر سوگ نەکەین ئەگەر بەخێوکەرنیت و ئەتەوێت سوودمەندیت زۆر ئاسایە تۆ سەربەستی بەڵام بەخۆ مەڵێ من بەخێوکەری باڵندەم با ئێمە شتەکان جیاب بکەینەوە و چاوی هەموو تاماچەکەم و من زۆر سپاسانەکەم و داوای لێبوردنی شەکەم ئەگە سەرمێشان بێت من زۆر سپاس